دیارە بەیانی دووبانی گەڕی یەکەمی دانووسانەکان دەست پێکا ئەوەی تا ئێستا بۆ کۆبوونەوەی سیاسی بۆ نەک دانووسان ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان سەرەتا گفتوگۆی بەرنامەکە یەکەین دیدی ئێمە بۆ سیستەمی حکوم لە چوارچێوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و دەستوردا و دواتر بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە بۆ دۆسەی نەوت و بەدامەزراوەی کردنی بۆ چاکسازی لە خەرجی و داهاتە و دواتر موچە و بژێوی خەڵک سەرتا گفتوگۆیان بەرنامەیەکەین لەسەر بەرنامەکە گەشتی نەنەتیجە ئەو جا گفتوگۆ لەسەر پۆست و بەرکەوتەکان نەکرێت ئەگەر نەگەشتیتە نەتیجە گفتوگۆ لەسەر پۆست و بەرکەوتەکانیش ناکرێت پاشان کۆی ئەم پاکێجە ئێمە هەم بەرنامەکە هەم پۆستەکان ئەگەر لەسەر ڕێککەوتین ئەبرێتە جواتەوە و لە جواتە قەراری کۆتایی لێ دێکایە گۆڕان بەشداریەکە بەشداری گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە گفتوگۆ و پەیوەندی بەردەوامە ئێمە پێشووتر ڕەحمانوا بووە لە 2016 لە 2013 لە 2009 ڕێی ئێمە لەسەر گەڵ سیستەمی پەرلەمانیا بووە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان و هەڵبژێردرێ بۆ ئەمە پرۆژەمان هەبووە هەمان پرۆژانێک کە پێشتر هەمان ئێستا هەمان دیدگامانێ و گۆڕانی بەسەرا نهاتوو ئەمانە هیچی گفتوگۆی لەسەر نەکراوە هیچی ئەوەی ئەوترێ لە ئەعلامە هیچی دەقیق نین گفتوگۆکان لە بەیانی دووبانیوە دەست پێک